هەرچەندە پێشتریش پیرۆزباییمان لە سەرکەوتنی کۆنگرەکان کرد بۆ ئەو ڕۆژتایکیدمان لێکردەوە و خۆشحاڵیمان بە سەرکەوتنی کۆنگرەکان جارێکی کە دەربڕی و پەیوەندیەکانی بینی ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ڕابردوو پەیوەندێکی سپی و جوان بووە بڕیارماندا ئەو پەیوەندیانە درێژە پێ بدەین خزمەتی پێ بکەین و زیاتر لە هەموو ڕەهەندەکانەوە پەیوەندیەکانمان تونند و تۆڵتر بکەین و بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان و ئەوە گەرانەی لەبەردەمن و باسی موچە و باسی خەمی هاوڵاتیان و باسی ئەو کێشانەی ئێستا لە هەرێمەکەمان هەیە کە کێشەن بەڕاستی بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووە خەمی هەمومانە لایەنە سیاسیەکان خەمی بخۆین دەرچەی بۆ بدۆزینەوە چی بکەین و پێمان وایە ئێمە هەمومان مەسئولین لەو هەرێمی کوردستانە بەتایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کە لە حکوومەت بەشدارن ئەرکیانە لەم کۆناغا زیاتر لەو حکوومەتە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن حکوومەت دەبێت خزمەتی هاوڵاتیان بکە لەو سۆنگەوە کۆمەڵێک ئاڵگۆڕی ڕامان کردو و قەراریشمانە پەیوەندیەکانی بینی ئێمە و ئەوان بەردەوام بین و کوت لە پەرلەمانیەکانمان و بۆ بەغدا و بۆ باسی بەغدا و بۆ قسەی کوردستان لە بەغدا قسەمانیەکی بێ خەمی هاوڵاتیانی هەرێمی کوردستان خەمێکی گەورەیە ناکرێ بەڕاستی لە بەردەمیدا ئێمە قسەمان نەبێ و بەدەمیەوە نەبین چونکە خەمی هەرێمی کوردستان خەمی هەمومانە و من تەنها چەند کەلیمەیە بەڵێ سوپاسانەکەین ئێمەش دیارە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە پاش کۆتایی هاتنی کۆنگرەی یەکێتی ئەو باری تەندروستی کە هەموو جیهان و ناوچەکە و عێراق و کوردستانیشی پێوەی ئەناڵان و ئاکامەکانی بەتایبەت لە ڕووی تەندروستیەوە پاشانیش ئاکامەکانی لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونی و لە ڕووی داراییەوە بەسەر خەڵکی کوردستانە هاو بۆیە هەمومان هەموو هێزە سیاسەکانی کوردستان هەموو هاوڵاتیان پابند بوون لە ماوەی دوومانگی ڕابردووە کە بە دەستخۆشیەوانێ توانیمان تا ڕادێکی باش سەرکەوتن بەسەر ئەو نەخۆشیە بە دەستبێنین بۆیە ئەو کاتە فرسەت نەبوو کە ئێمە ئەو پەیوەندیانەی کە هەمانە لەگەڵ لایەنە سیاسەکانی کوردستانە بەرەو پتەوتری بەرین بۆیە ئێمە ئێستا لەم بارودۆخەدا بە گرنگماندانی کە هێز و لایەنە سیاسەکانی کوردستان بەسەر بکەینەوانێ و ئەمڕۆ لەگەڵ ئەو هەواڵانمان لەگەڵ خوشک و براکانمان لە یەکگرتووی ئیسلامیدا سەردانمان کردن و بە شێوەیەکی چڕ و پڕباسی بارودۆخی بژێوی و ژیانی خەڵکی کوردستان باسی پەیوەندی نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکگرتووکرا هەروەها بەرنامەی داهاتوومان بۆ حکوومەتی عێراقی و بۆ حکومڕانیەکی تەندروست لە هەرێمی کوردستان ئەو بارەی کە لە پەرلەمانی کوردستان و بارە نەخوازراوە کە ڕوویدا تەتەڵەی ئەو کێشانەمان کردووە بەرنامەیەکی تەندروستدانرا بۆ حکومڕانیەکی تەندروست لە هەرێمی کوردستانە و برای بەڕێزم هەموو کێشەکانی هەموو بارودۆخەکەی باس کرد ئێمە هەرەوە نەبوو و لە داهاتووشدا ئیدامە بەو پەیوەندیانە